ئەمە داستانی لەدایکبوونی بزاوێکە، داستانێک لە نەگوتراوەکانی شۆڕشێک، داستان و مێژووی کەسانێک کە جیهان وەک ئەوان کەمی بەخۆوە بینیوە، داستانی هێز و ئیرادە و قەڵایەک بۆ ئازادی نیشتیمان، داستانی قوربانیدان و کۆڵنەدانی پشت بە پشتی سەرکردەکانی بارزان و یاوەرانیان، شۆڕشگێڕانێکی بێهاوتا و ئازا کە بە خۆڕاگریان توانیان قەڵەمی مێژوو بۆ تۆماری شکستی یەک لە دوای یەکی دوژمنانی داگیرکەر بجوڵێنن. ئەم داستانانە سەفەرێکن بۆ زیاتر ئاشنابوون بە شۆڕش و نەبەردیەکانی بەردەوامی بزاوی بارزان. پەشیمانبوونەوە لە جێبەجێکردنی دەستور و هەڵمەتەکانی بەرەنگاربوونەوەی گەلی کورد و لێدان لە سەرکردایەتیە سیاسی و شۆڕشگێڕەکەی کەوتن و لە نێوچوونی خودی حکوومەتەکەی عەبدولکەریم قاسمی لێکەوتەوە. ئەو حکوومەتەی با هەوڵ و خەباتی تەواوی گەلانی عێراق لەسەر بنەمای دموکراسی و ڕێزگرتن لە هزرە جیاوازەکان بنیاد نراوە. کودەتای هەشتی شوباتی ساڵی 1963 بەرهەمی ڕێکەوتنی نێوان حیزبی باعس و ئەفسەرە نەتەوەییە ناسریەکان بوو. ئەمانە لە کاتی ئەنجامدانی کودەتا پەیوەندیان بە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانەوە کرد و گفتیان پێدا لە بەرامبەر یارمەتیدانیان سەرجەم داخوازیەکانی شۆڕش جێبەجێ بکەن و ئۆتۆنۆمی بە کورد ببەخشن. دوای کەوتنی حکوومەتەکەی عەبدولکەریم قاسم حکومی عێراق کەوتە دەست بەعسیەکان و کاتی ئەوە هاتبوو ئەو بەڵێنانەی بە گەلی کورد و شۆڕشیان دابوو بەجێی بگەێنن. ژەنڕاڵ مستەفا بارزانی وەک یەکەم هەنگاوی دانوستان جەلال تاڵەبانی ناردە شاری قەڵاتزێ بۆ ئەوەی بڕیاری وەستاندنی شەڕ لەلایەن شۆڕشەوە بە فەرماندەی لیوای حکوومەت بگەێنێت. ڕووداوەکانی دوایی کودەتا ئەوەیان دەرخست کە هەر لە بنەڕەتەوە بەعسیەکان بڕوایان بە دەستەبەرکردنی مافەکانی گەلی کورد نەبووە و تەنانەت بۆ لە نێوبردننی شۆڕش و دەستەمۆکردنی گەلی کورد لە تەواوی دەسەڵاتەکانی پێشخۆیان مکورترن. لای ئەوان بابەتی دانوستان تەنیا دەستخستنی کات بوو تا جێپەی خۆیان لە دەسەڵات قایمتر بکەن. بێجگە لەو چەند گەڕەی دانوستان کە لە نێوان حیزبی باعس و سەرکردایەتی پارتی ئەنجام درابوو، یەکەمین شاندی فەرمی ڕژێمی نوێ بە سەرۆکایەتی تاهیر یەحیای سەرۆگەرکانی سوپا لە چوار قوڕنە چاویان بە ژەنڕاڵ مستەفا بارزانی کەوت و لەلایەن بارزانیەوە پڕۆژەی ئۆتۆنۆمیان پێشکەش کرا و دوای ڕێکەوتن لەسەر چەند خاڵێکی بنەڕەتی شاندەکە گەڕایەوە بەکدا. بۆ ئەوەی کۆدەنگێکی تەواو لە سەرپرسێکی نیشتیمانی وەها گرنگ دروست بکات، ژەنڕاڵ مستەفا بارزانی بە پێویستی زانی کۆنگرەیەکی فراوانی نیشتیمانی بە شێوەیە کە نوێنەری چین و توێژ ئۆل و نەتەوە جیاوازەکانی تەواوی کوردستان تایدا بەشدار بن بە زووترین کات ببەستێت. دوایی تەواوبوونی ئامادەکاریەکان لە ڕێکەوتی هەژدەی ئاداری 1963 کۆنگرە بە ئامادەبوونی نزیکەی 2000 ئەندام لە شاری کۆیە بەسترا. پرسە نەتەوەییە چارە نووسازەکان بە چەند خاڵێک بڕیاریان لەبارەوە درا و
بە یادداشتێک نێردرانە بەغدا. بەشێکی زۆری بڕیارەکانی کۆنگرەی کۆیە لای بەعسیەکانی جێگای پەسەند بوون. تەنیا کاتێک داهاتنە سەر بابەتی سنووری دەسەڵاتی ئۆتۆنۆمی کوردی ئامادە نەبوون دانوستان لەبارەی ناوچەکانی کەرکووک، خانەقین، زومار و شەنگار بکەن. ئەمەش بووە هۆی پەکخستنی دانوستانەکان. دوای ماوەیەک بەعسیەکان هەستیان بەوە کرد دەسەڵاتیان بە تەواوەتی لە وڵات چەسپاوە، بە تایبەت دوای سەرکەوتنی کودەتای هەشتی ئاداری بەعسیەکان لە سووریا و دەستپێکردنی گفتوگۆی سێقۆڵی نێوان میسر و عێراق و سووریا بۆ دروستکردنی یەکێتیەکی عەرەبی هاوبەش. لەوەش گرنگتر دروستکردنی ڕێکخراوێکی سەربازی بە ناوی حرەس قەومی کە جێگای سوپای وڵاتیان پێگرتەوە و دەستیان گواڵا کرد هەر تاوانێک بەرامبەر گەلانی عێراق و لایەنە ناڕازیەکان بکات. دواتریش دروستکردنی مەکتەبی لێکۆڵینەوەی تایبەت کە بارەگاکەیان لە قەسر نهایە دانا و کردیان بە کوشتارگەیەک بۆ ئەوانەی تەنانەت بیریشیان لە دژایەتی بەعز دەکردەوە. تاوان و تۆقاندنی ئەم دوو دامەزراوەیەی بەعسیەکان بە شێوەیەک بوون کە زمان لە گێڕانەوەیان عاجز دەبێت. لەو نێوەندەدا شیوعیەکان گەورەترین تاوانکاریان بەرامبەر کرا و ناچار بوو شارەکانی عێراق جێبهێڵن و پەنا بۆ سەرکردایەتی شۆڕش بهێنن. ژەنڕاڵ مستەفا بارزانیش لای خۆیەوە داڵدەیدا لە ناوچەی هەندرێن دای مەزراندن و بە درێژایی شۆڕش پاراستنی ناوچەکەی پێسپارن. باسیەکان دانوستان لەگەڵ کورد و شۆڕشیان بە دانوستانە سێ قۆڵیەکەی عێراق، سووریا و میسر بەست بوو. بۆ ئەم مەبەستەش لە مانگی نیسانی 1963 جەلال تاڵەبانی و فواد عارف لەگەڵ شاندی عێراق بەشداریان لە کۆبوونەوەکانی قاهرە کرد و بە یادداشتێک داخوازیەکانی کوردیان لەوێ خستەوە. مەبەستی بەعسیەکان لە دانوستان لەگەڵ شۆڕش تەنیا دەستخستنی کات و خۆقایمکردن. ئەوەشیان دەستکەوتن بۆیە لە کۆتایی مانگی نیسانی 1963 گفتوگۆکانیان بە تەواوەتی وەستاند و دەستیان کرد بە ئامادەکاری سەربازی و هەواڵگری بۆ پەلاماردانی ناوچە ئازادکراوەکانی باشووری کوردستان. ئامادەکاری بەعسیەکان تەنیا لە چوارچێوەی سوپا نەوەستا، بەڵکو دەستکرا بە پڕچەککردنی خێڵە عەرەب و هۆزە بەکرێ گیراوە کوردەکان و ناوی لەشکری سەلاحەدینیان لێنان. داوای یارمەتی لە سووریا کرا، ئەویش هێزێکی سوپای بە ناوی لیوای یەرموک بە فەرماندەیی لیوا فەهد نار لە عێراق و لە بەرەی زاخۆ جێگیر کرا. هەرچی ئێران و تورکیا بوون ڕێگایان پێدرا فڕۆکەکانیان بۆ یارمەتی هەواڵگری سوپا ئاسمانی عێراق ببەزێنن و لە ئاسمانی ناوچە ئازادکراوەکان چالاکی بنوێنن. لە بەرامبەردا سەرکردایەتی شۆڕشیش چەند هەنگاوێکی ئامادەکاری هاوێشت و لە خانەقین تازاخۆ بەرەکانی شەڕی دابەشی سەر 11 دەڤەر کرد. سەرکردایەتیەکی تایبەتی بۆ هەر دەڤەرێک دانا. ڕیاردرا بارەگای سەرکردایەتی شۆڕش لە چیای برادۆست دابنرێت. بۆ ئەم مەبەستە تا ڕێکەوتی 5 ئایار ژەنڕاڵ مستەفا بارزانی بە زیاتر لە 1000 جەنگاوەری بارزانیەوە گەیشتنە گوندی سرێشمە و لە بەرزاییەکانەوە ئابلۆقەی هێزەکانی حکوومەتیان لە خەلیفاندا. سەرەڕای تەواوی پێشێلکاری هێزەکانی حرەس قەومی لە تاڵان و کوشت و بڕی خەڵکی بێتاوانی کوردستان کەچی بڕیاری فەرمی دەستپێکردنەوەی شەڕ بۆ ڕێکەوتی 20 ئایاری 1963 دەگەڕایەوە. کاتێک فەرمانی حکومداری گشتی سوپا دەرچوو ئابلۆقەی ئابووری بخرێتە سەر کوردستان و دواتر لە ڕێکەوتی 10 حوزەیران لە بەیاننامەیەکی سوپادا بڕیاردرا هێرشی سەربازی بۆ سەر کوردستان دەست پێ بکرێت. ساڵح مەهدی عەماش لە دەستپێکی هێرشەکەدا گوتی ئەمەی ئێستا سوپا دەیکات بریتیە لە گەشتێکی نیشتیمانی بۆ ڕابواردن و کات بەسەربردن. لەم قۆناغەدا ڕژێمی بەعاز یەکەمین و گەورەترین تاوانکاری خۆی
لە شاری سلەیمانی دەست پێکرد. کاتێک لە شەوی 9 حوزەیرانی 1963 زیاتر لە 5,000 کەسی بە تاوانی کورد بوون قۆڵ بەست کرد و 86 کەسی لێ هەڵبژاردن و لە گۆڕێکی بە کۆمەڵدا زیندە بەچاڵی کردن. تاوانی ئەو 86 کەسە ئەوە بوو ئامادە نەبوون سوکایەتی بە ناو وێنەی سەرۆک مستەفا بارزانیەوە بکەن. دواتر لە بەرەبەیانی ڕۆژی 10 حوزەیران لەلایەن هێزی ئاسمانیەوە بەردومانی چڕی بارزان و گوندەکانی دەوروبەری دەستی پێکرد. بەم شێوەیە بڕیاری هێرشی سەرتاسەری دەرکرا و لە تەواوی ناوچەکانی کوردستان بە تایبەت سەمتەری شارە گەورەکان ڕاونان و گرتنی نیشتیمانپەروەر و ئەندامانی پارتی دەستی پێکرد و لە بەندیخانەکاندا بە دڕەندانەترین شێوە ئەشکەنجەدران. هاوینی ساڵی 1963 هاوینێکی گەرم و خوێناوی بوو. ڕژێمی بەعەز هەوڵیدا لە ڕێگەی ڕشتنی خوێنی زۆر و قەڵاچۆکردن گەلی کورد ملکەچی خۆی بکات. ئەوەی بەعسیەکان دەیان کرد تا ئەو کات و بە درێژایی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی لە دڕندایەتیدا هاوشێوەی نەبوو. سەرەڕایەوەش وڵاتانی زلهێزی وەک یەکێتی سۆڤیەت و بریتانیا و تەنانەت ئیسپانیا و پاکستانیش بە هەموو شێوەیە کەوتنە یارمەتیدانی سەربازی بەعسیەکان. بەعسیەکان بە مەبەستی پەرتەوازەکردنی هێزی پێشمەرگەی شۆڕش لە هەموو سوچێکی کوردستان هێرشی پچڕیان دەست پێ کرد و قورسایی شەڕەکەشیان خستە سەر بەرەی ئاکرێ پێرس بۆ ئەوەی لە زووترین کاتدا بگەنە بارزان و شۆڕش لەوێ دابمرکێنەوە. بۆ ئەم مەبەستەش فرقەی یەکی سوپا نێردرایە بەرەی پێرس ئاکرێ و فرقەی دووش نێردرایە بەرەی مێرگەسوور. ئەم هێرشانە ڕاستەوخۆ لەلایەن ساڵح مەهدی عەماش وەزیری بەرگری، تاهیر یەحیا سەرۆکی ئەرکانی سوپا و عەبدوسەلام عارفەوە سەرپەرشتی دەکران. سوپا بۆ گەیشتن بە بارزان هیچ چارەیەکی نەبوو بێجگەلەوەی چیای ئاکرێ تێپەڕێنێت و دۆڵی نەهلێ و چیای پێرس داگیر بکات، دواتر بە ڕێگای بلێدا خۆی بگەێنێتە بارزان. بۆیە چیای ئاکرێ لای سەرکردایەتی شۆڕش گرنگێکی زۆری هەبوو. لەلایەن ژەنڕاڵ مستەفا بارزانیەوە فەرماندەیی بەرەکە بە مەلاشنی قورتاس بە 350 پێشمەرگەوە سپێردرا بوو. شەوی 14 حوزەیران حکوومەت دەستی بە بۆردومانی چیای ئاکرێ. دواتر بۆمبارانی فڕۆکەکانی بەدوادا هات و لە دوای ئەوانیش زیاتر لە 5,000 جاش پێش 2 لیوای سوپا کەوتن و هێرشیان هێنایە سەربەرەی ئاکرێ. شەڕ لە بەرەبەیانی ڕۆژی 15 حوزەیران تا نیوەڕۆ بەردەوام. هێرشی یەکەمدا سوپا و جاشەکان خراپ شکان و زیاتر لە 40 کەلاقی کوژراویان لە پاش بەجێن. بۆ ئێوارەی هەمان ڕۆژ سوپا و جاشەکان خۆیان ڕێخستەوە و هێرشێکی فراوانتریان دەست پێ. هێزی پێشمەرگە بەهۆی کەمی پێداویستی جەنگی توانای بەرگری لەوە زیاتر نەما. ناچار سەری ئاکرێیان بەردا و هێڵێکی بەرگریان لە چیای پێرس دانا. لەو شەڕەدا 5 پێشمەرگەی لەشکری شۆڕژێر شەهید بوون و 7 دیکەش بریندار بوون. لە بەرامبەردا 119 سەرباز و جاش کوژران و بە سەدانی دیکەش بریندار بوون. دوای ئەو پاشەکشەیەی هێزی پێشمەرگەی شۆڕش ژەنڕاڵ مستەفا بارزانی کە بەنیاز بوو بە هێزەکەیەوە بچێتە چیای برادۆست ڕێگاکەی گۆڕی و دوای پەڕینەوەی لە زاب و بلێ خۆی گەیاندە باکووری چیای پێرس و لەوێ هێڵێکی دیکەی بەرگری دامەزراند. تێپەڕاندنی پێرس سوپا تا گەیشتن بە بارزان هیچ بربەستێکی ئەوتۆی لە بەردەمدا نەدەمایەوە. بۆیە قورسایی هێزەکانی خۆی خستە سەر ئەم هێرشە و تەواوی فرقەی یەک و لیوای چواری فرقەی دوو زیاتر لە 10,000 جاشی پێکەوە ناو
بە پشتیوانی دوو کەتیبەی تۆپاوێژ 4 پۆل فڕۆکەی جۆرەکانی مێک و هۆکەر و هەنتەر و فیوری خۆی بۆ پەلاماردان ئامادە کرد. لە بەرامبەردا دوای گەیشتنی ژەنڕاڵ مستەفا بارزانی فەرماندەکانی بەرەی ئاکرێ پێرس کۆکرانەوە و بەرەیەکی بەرگری تۆکمە دانێت. هاوکات دوو هێزی دەستوەشێن یەکێکیان بە فەرماندەیی عومەر ئاغای دۆڵەمەری نێردرایە شوش ڕۆژاوای چیای ئاکرێ و ئەوی دیکەیان بە فەرماندەیی هادی حەسکۆ نێردرایە گەلی زەنتان بۆ ئەوەی بەدەستپێکردنی هێرشی سوپا و جاشەکان لە دواوە هێرشیان بکەنە سەر. لە ڕێکەوتی 25 حوزەیران پەلامار بۆ سەر پێرس دەستی کرد. حکوومەت لە زەوی و ئاسمانەوە کەوتە بۆردومانکردنی ناوچەکە و لە دوورەوە پێرس وەک کاچێک ئاگر دەهاتە پێشچاو. سەرەڕای ئەو نابەرامبەریەی لە ژمارەی جەنگاوەر و پێداویستی جەنگی هەبوو، هێزی پێشمەرگەی شۆڕش هێڵی بەرگری خۆیان بە تۆکمەیی هێشتەوە و لە ڕێکەوتی 26 حوزەیران یەکەم هێرشی زەمینی سوپا و جاشەکانیان تێکشکان. دوای ئەم شکستە بۆردومانەکان شەڕتر کران بە شێوەیەک کوژراوە سیڤیلەکان ژمارەیان لە پێشمەرگەکان زیاتر بوو. دوای ماوەیەکی کەم لە هێرشی یەکەم سوپا و جاشەکان بۆ جاری دووەم هێرشێکی بەربڵاویان دەست پێ. هەرکە تەواوی هێزەکانی حکوومەت بەرەو پێرس جوڵەیان پێکرا، لە دواوە لەلایەن هێزەکەی عومەر ئاغاوە هێرشیان کرایە سەر. سوپا و جاشەکان تووشی سەرلێشێوان بوون و لە مەیدانی شەڕ ڕایان کرد و تەنانەت نەیانتوانی کوژرا و بریندارەکانیان کۆبکەنەوە. لەو شەڕەدا عومەر ئاغا خۆی بریندار بوو، هورمز مەلەک چەکۆ جێگای گرتەوە. دوایەم شکستە لە ڕێکەوتی 27 مانگ هێزەکانی حکوومەت جارێکی دیکە خۆیان ڕێکخستەوە و بۆ جاری سێیەم هێرشیان کردەوە. ئەم جارەش لە هەردوو جاری پێشووتر خراپتر شکان و ناچار بۆ ئەوەی زیانە گیانیەکانیان کەم بکەنەوە بە تۆپبارانکردن هێڵێکی ئاگرینیان لە نێوان سوپا و لەشکری شۆڕش دروستکرد. لەم شەڕەدا سوپا 27 کوژرا و 51 برینداری هەبوو. دوایەم شکستە سوپا و جاشەکان توانای هێرشی نوێیان نەما و پەنایان بۆ بەردومانی هەڕەمەکی ناوچەکە برد. لە یەکێک لە بۆردومانەکاندا 5 یاریدەدەرەکەی مەلاشنی قورتاس شەهید بوون و 9 پێشمەرگەش بریندار بوون. هاوکات هێزەکەی هورمز مەلەک چەکۆ لە بەرەی شوش و حاڵی دۆڵەمەرێ لە بەرەی سوچی بەرگریەکی قارەمانانەیان کرد و نەیانهێش سوپا و جاشەکان پێشڕەوی بکەن. هەرچی بەرەکانی دیکەی بەرگری بوون لە ڕێکەوتی 25 حوزەیران هێزێکی 1000 کەسی کە پێکاتبوون لە جاش و لیوای 5 فرقەی دوو هێرشیان کردە سەر بەرەی هەیبەت سوڵتان. لەو هێرشەدا هێزی پێشمەرگە بە فەرماندەیی عومەر مستەفا دەبابە و عەبدوڵاغای پشدەری سەرەتا بەرگریەکی قارەمانانەیان کرد. دواتر بەهۆی کەمی گولە و پێداویستی شەڕ بەرەکەیان بەدەستەوەدا و بەرەو بێتواتە پاشەکشەیان کرد. لە ڕێکەوتی 29 حوزەیران حکوومەت هێرشی کردە سەر دەربەندی کۆڕێ. لە ئەنجامدا پێشمەرگە لە کۆڕێک شایەوە و بەرەو سپیلک پاشەکشەیان کرد. لە ڕێکەوتی 13 تەمموز هێزەکانی حکوومەت بە فەرماندەیی ئیبراهیم فەیسەڵ ئەنساری هێرشێکی بەربڵاویان کردە سەر سپیلک کە بەشی هەرە زۆری سەرکردەکانی شۆڕش بە هێزەکەیانەوە لێی جێگیر بوو. دوای شەڕێکی سەخت بەهۆی ناکۆچی نێوان سەرکردەکانی شۆڕش بە تایبەت عەزیز ئاکرێیی و عەبدولکافی نەبەوی هێزی پێشمەرگەی شۆڕش شکان و سپیلچان بەدەستەوەدا. دواتر لە ڕێکەوتی 17 تەمموز چیای کۆڕەک و گەلی عەلی بەجیش بە یارمەتی جاشەکانی ناوچەکە داگیر کران. بەم شێوەیە ناوچەی بارزان لە گەلی عەلی بەگەوە تا پێرس بە تەواوەتی لەلایەن سوپای حکوومەت و جاشەکانەوە گەمارۆدرا. دوای داگیرکردنی تەواوەتی بەرەی سپیلک و ڕۆژهەڵاتی بارزان لە ڕێکەوتی 31 تەمموز سوپا بە یارمەتی جاشەکان دوای بەرگریەکی کەمی هێزی پێشمەرگە
بەرەی پێرسیشی تێپەڕاند و بەرەو بلێ پێشڕەویان کرد. سوپای عێراق لە هەردوو بەرەی ڕۆژهەڵات و ڕۆژاوا خۆیان بە سەرکەوتوو دەبینیەوە، بڕیاریاندا لە بلێوە هێرشێکی یەکجارەکی بکەنە سەر گوندی بارزان. نزیکەی 7,000 جاش و 2 فێرقەی سوپا بە پشتیوانی فڕۆکە و کەتیبەیەکی تۆپهاوێش لە زێ پەڕینەوە و چوونە نێو گوندی بلێ. ژەنڕاڵ مستەفا بارزانی کە ئەمەی بینی لە کاتێکدا تەنیا 15 جەنگاوەری لەگەڵدا بوو، بڕیاری بەرگریکردنی لە بارزاندا و بەرەو ئەوێ کەوتەڕێ. فەرماندە سوێند خواردوەکانی بارزانی وەک حسێن محەممەداغا مێرگەسووری، شید سەرکێری، حادی حەسکۆ، ئەحمەد حاجی تاتکی، مەحموود شڤان شانەدەری، عەلی سلێمان هۆستانی و مستەفا ئەحمەد هۆستانی کاتێک ئەمەیان بینی ئەوانیش خۆیان کۆ کردەوە و بە چەکدارەکانیانەوە دوای ژەنڕاڵ مستەفا بارزانی کەوتن. ژمارەی چەکدارە بارزانیەکان گەیشتە چەند سەد جەنگاوەرێک و بەرەو بارزان هەڵکشان. ڕێکەوتی چواری ئاب وادەی هێرشی سوپا و جاشەکان بۆ سەر گوندی بارزان بوو. هەمان ڕۆژ بە پشتیوانی تۆپ و فڕۆکە هێرشەکە دەستی پێ. هێزی پێشمەرگە بە فەرماندەیی ژەنڕاڵ مستەفا بارزانی قارەمانیەتیەکی بێوێنەیان نواند و دوای 10 کاتژمێر شەڕی بەردەوام سوپا و جاشەکانیان لە مەیدانی شەڕ ڕاونە. لەم شەڕەدا 40 سەربازی سوپا کوژران و لە هێزی شۆڕژگێڕیش هەردوو فەرماندە حسێن محەممەداغا و شید سەرکێری و 2 پێشمەرگەی دیکە شەهید. لە ڕێکەوتی شەشی ئاب حکوومەت جارێکی دیکە هێرشی هێنایەوە سەرگوندی ڕێزان، بەڵام لەم هێرشەشدا خراپتر لە هێرشی پێشوو شکان و 36 کوژراویان لێبەجێمە. دوای ئەم دوو شکستە و چەند شکستێکی دیکەی لابەلا بارودۆخی سوپا ئاڵۆزی تێکەوت و لە بەرامبەردا هێزی پێشمەرگە بڕوا بەخۆبوونی بۆ گەڕایەوە. هێزی پێشمەرگە بۆ بەرگریکردن ژمارەیەکی کەمی گولەیان پێما بوو، بۆیە لەلایەن ژەنڕاڵ مستەفا بارزانیەوە مام هەژاری شاعیر ڕاست پێردرا بە ناوچەکانی کوردستاندا بگەڕێت و گولە و یارمەتی بۆ شۆڕژگێڕان کۆ بکاتەوە، ئەویش بە باشترین شێوە ئەرکەکەی بەجێگەیان. دوای شکستەکانی سوپا لە بارزان حکوومەت بڕیاریدا لە بەرەی مێرگەسۆرەوە لە ڕێگەی فێرقەی 2 سوپا و جاشەکان هێرش بکاتەوە سەر بارزان. لە ڕێکەوتی دەی ئاب پەلاماری سوپا دەستی پێکرد، بەڵام هەر لە یەکەم هەنگاویان لە چیای پیران شکستیان خوارد و لە چەندین هێرشی دیکەش تا 7 ئەیلولی 1963 نەیانتوانی پێشڕەوی بکەن. لە ڕێکەوتی 7 ئەیلول فێرقەی 2 سوپا و جاشەکان لە مێرگەسۆرەوە هێرشیان هێنا بوو. لەسەر پردی چامە تووشی بەرگریەکی قارەمانانەی بارزانیەکان بوونەوە و بە شێوەیەک شکان کە فەوجێکی تەواویان تەفروت و ناکرا و زیاتر لە 120 لاشەیان لە مەیدانی شەڕەکە لێبەجێمە. لەو شەڕەدا فەتاح ئەرگوشی هەواڵی بارزانی بۆ یەکێتی سۆڤیەت شەهید بوو. شکستەکانی حکوومەت لە هێرشەکەیان بۆ سەر بارزان کاریگەری زۆری لەسەر تێکچوونی بارودۆخی ناوخۆی سەربازی دەوڵەت هەبوو. ناکۆچی نێوان سەرکردە سەربازیەکانی سوپا و حرس قەومی گەیشتە بۆ ڕادەیەک هەر ساتە و مەترسی تەقینەوەی شەڕێکی ناوخۆیی لێدەکرا. پیاوە سیاسیەکانی دەوڵەتیش دابەشی سەر 2 بەرەی لایەنگری عەبدوسەلام عارف و ئەحمەد حەسەن بەکر بوو. بۆ سوکردنەوەی شکستەکانیان لە بەرەی بارزان سوپا بڕیاریدا هێرشێکی بەربڵاو بکاتە سەر بارەگاکانی پێشمەرگەی شۆڕش لە بادینان. فێرقەی 1 سوپا کە ئەرچی هێرشەکەی پێس پێردرا بوو مۆڵگەیەکی قایمی بۆ پاشماوەی سوپا لە گوندی بیرەکەپرا لە بەرەی پێرس دامەزرا کە جێگەی لیوایەکی سەرباز و 2000 جاشی تیادا دەبووە. فێرقە سەربازیەکە لە ڕێکەوتی 20 ئاب بەرەو چیای مەتین پێشڕەوی کرد. دوای 45 ڕۆژ شەڕی بەردەوام
توانی دەست بەسەر چیاکەدا بگرێت. گرتنی چیای مەتین کاریگەریەکی گەورەی کردە سەر بارودۆخی خەڵکی بادینان، تایبەت کە لەلایەن حکوومەت مەترسی گرتن و کوشتنیان لەسەر بوو. داخستنی سنوور لەلایەن تورکیاوەش هێندەی دیکە بارودۆخەکەی مەترسیدار کرد. کاتێک بارودۆخ گەیشتە ئەو ڕادەیە، سەرکردەکانی شۆڕش لە بادینان کۆبوونەوە، بڕیاریاندا هێرشێکی بەرفراوان دەست پێ بکەن و چیای مەتین لە دەستی حکوومەت ئازاد بکەنەوە. شەوی 4 تشرینی یەکەمی ساڵی 1963 هێرشی هێزی پێشمەرگە بۆ سەر چیای مەتین بە فەرماندەیی عیسا سوار و عەلی هالۆ دەستی پێکرد. شەڕەکە بە شێوەیەک بوو زۆر جار دەبووە شەڕی دەستەویەخە و بە خەنجەر شەڕیان بکرد. بەم شێوەیە شەڕ تا بەرەبەیان درێژەی کێشا و لە ئەنجامدا هێزی پێشمەرگە لە نەبەردیەکی پێوێنەدا چیای مەتینیان لە سوپا وەرگرتەوە و دوژمنیان تەفروتو ناکرد. قارەمانێتی پێشمەرگە لەم شەڕەدا لە ئەدەبیاتی کورد و بەتایبەت بادینان چەندین چیرۆک هەڵبەست و هۆنراوەی بەسەردا هۆنراوەتەوە. سوپای دوژمن بە سەدان لاشەی کوژراوی لە مەیدانی شەڕدا لێبەجێما و لیوای هەژدە بە تەواوەتی لە نێو چوو. لیوای یارموچیش بە شێوەیەک شکا کە چیدی توانای بەرگری نەما. زیانی دوژمن لەو شەڕەدا 113 کوژراوی عێراقی و سووری بوو. لە هێزی پێشمەرگەش 36 شۆڕژێر گیانیان بە خاکی نیشتیمان بەخشی و 78 دیکەش بریندار بوو. دەستکەوتێکی زۆری جەنگیش کەوتە دەست هێزی پێشمەرگە. ئەم شکستەی سوپا و شکستەکانیان لەبەرەی بارزان و مێرگەسۆر وەک تەواوی جارەکانی پێشوو حکوومەتیان ناچار بە دانوستان کردەوە. لە ڕێکەوتی 22 ئەیلول حکوومەت بەناردنی نامەیەک بۆ شێخ ئەحمەد بارزانی داوای دانوستانی کرد. دوای گەڕێکی دانوستان سەرکردایەتی شۆڕش قایل بوو شەڕ ڕابگیرێت بەو مەرجەی سوپا بە چەند قۆناغێک لە ناوچەکانی بارزان بکشێتەوە. ئەم قۆناغەی شەڕ کە بە یەکێک لە سەختترین قۆناغەکانی خەبات لە دەستپێکی شۆڕشی ئەیلولەوە دادەنرا، قورساییەکەی کەوتە سەرشانی پێشمەرگە بارزانیەکان و ئەو هۆزانەی وەفاداری خۆیان بۆیان ڕاگەیان. لە بەرامبەردا مەکتەبی سیاسی پارتی کە ئیبراهیم ئەحمەد سکرتێری بوو نەک یارمەتی شۆڕشگەڕانیان نەدا، بگرە ڕێگریشیان لەو نیشتیمان پەروەران نەدەکرد کە مەبەستیان بوو یارمەتی شۆڕش بدەن. ئەم هەڵوێستەش وەک لە دواتردا دەبینین بارودۆخی پارتی دیموکراتی کوردستانی بەرەو ترازان و هەڵدێر برد. دوایی ئاگربەست لە مانگی تشرینی دووهەمی ساڵی 1963 ژەنڕاڵ مستەفا بارزانی بارەگای سەرکردایەتی شۆڕشی گواستەوە ناوچەی باڵک بۆ ئەوەی لە ڕووی استراتیژی سەربازیەوە دەسەڵاتی بەسەر هەردوو چیای زۆزک و هەندرێنەوە هەبێت و لەوێوە سەرکردایەتی قۆناغەکانی دواتری شۆڕش بکات.